هونەری جواننووسی یەکێکە لەو هونەرانەی کە مرۆڤ هەر لە سەردەمانێکی زووی سەرەڵدانی خوێندن و نووسین ئاشنای بووە و هەردەم بەپێی قۆناغە مێژوویەکان توانیوێتی جوانکاری و داهێنان لەم هونەرە بکات و با پێی گۆڕانکاری لە بەکارهێنانی پیت و وشەکان ئەم هونەرەش چۆتە قۆناغێکی گەورە و لە پانتاییەکی فراواندا برە و بە هەموو لە نەگەشاوەکانی بکات. مێژوویەکی دوور درێژەیە خۆشنووسی بە چەند قۆناغێکدا تێپەڕیە. خەت سەرەتا تەبعاً وا نەبووە وردە پەرەی پێدرایە هەر لە کۆنەوە ڕەهاتیە هەر کەسێک هاتیە خەتێکی دانایە قەواعید و قانونی خەتەکەی دانایە ئەو خەتێکە دۆزیەوە ئەو شتانە بۆ دانا ئیدیکە لە دوای وێ هاتیە زیاتر پەرەی پێدایە هەتا ئەو قۆناغێوی ئەوەندە توانای هەبووە دوای لە دوایوی قۆناغی دیکە هاتیە یەکەچکە هاتیە دیجات سەرەڕای ئەوەندە پەرەپێدانی پێشترێ ئەویش زیاتر شتی دیکە هاویشتە سەرێ وردە زیاتر تا بەو ڕۆکە گەیشتێ لە هەموو خەتێکدا ئەوە بەو جۆرە داهێنانە گزارش لە کارەکانی هونەرمەند دەکا ئەو کارانەی کە هونەرمەند خولیای بووە لە ناو ناخیتی ئەو بیرانەی کە لە بوارەکەدا دەیکاتەوە دایدەڕێژی لەسەر تابلۆکان ئەو وتەیە هەیە کە پێشنان گوتیتیان خەتی جوان ڕاستی ڕوونتر دەکاتەوە کەواتە هەموو نووسینێک ئەگەر بێت و بە خەتێکی جوان بنووسرێ بیری ئەو کەسەی کە ئەو وتەیەی گوتیە جوانتر دەگا و ئاسانتر دەگەین ئەکید زووتر دەگاتە ناو ناخی بینەر هونەرێکی زۆر جوانە و لارە بەلای منەوە پیرۆستترین هونەرە و جوانترین هونەرە و ئەوەی تۆ ئەتەوێ مەسەن زۆر جان ئەگەر خەموو خەیاڵێکت هەبێ خەفەتێکت هەبێت دەتوانی لەڕێی ئەو هونەرەوە لە ڕێی نووسینی شعرێکی حافزەوە یان شعرێکی نالیەوە یان شعرێکی محلیەوە دەری دەبڕی ئەو جوانێت لەوێ دەردەبڕی و ئەوەی کە بڵێن بابەتەکە جوانتر دەکا جوانی خەتەکەیە زیاتر جوانی بڵێن با خۆی شعرەکەی مەحوی ئەگەر بۆ من شعرێکی یان حافز بنووسینەوە خۆی هەر زۆر جوانە بەڵام ئەگەر بێت و بە هونەرێکی جوان بە خۆشنووسی بینووسیتەوە زۆر جوانتر دەرچێ و ڕەونەختر ئەداتەوە و زیاتر زووتر ئەچێتە دڵەوە. ئەم هونەرە یەکێکە لەو هونەرانەی کە خۆی دەبینێتەوە لە هۆگری بەکارهێنانی هێڵ و توانای بازووی پەنجەکانی دەست و بەکارهێنانی ئاوەز تا مەودایەکی فراوان بتوانێت ئەوەی لە هزردایە بیخاتە سەرنووسین و بەرجەستەکردنی ڕنگ لە خەمڵاندنیدا. هەر خۆش نووسێک خەتێک دەنووسێ بە هەر قەڵەمێک کە دەنووسێ بۆ قەڵەمەی دەستی خۆی قیاسی نووسینەکەی خۆی دەکات تەنها ئەو قەڵەمەی کە پێی دەنووسی بە نووچی قەڵەمەکەی خۆی قیاسی بۆ دادنێ چۆن دەڵێ مەسەلەن فلانە شت ئەوەندە سانتیمەیە ئەو دەڵێ ئەو ئەلفەیە 5 نقطەیە بە قەڵەمی خۆی ئەلێرە دەکرێمە جیا بکەینەوە ئایا ئەمە باسی هونەری خۆشنووسی وەکو پیت و وەکو ئاست و وەکو داڕێشتنی پیت دەکەین یان وەکو تابلۆیەکی گشتی لە ڕووی ڕەنگ پیت چۆنەتی داڕێشتنی ئەو پیتە چۆنەتی نووسینی پیتەکان دانانی لە شوێنی خۆی ئیمکانێتی خۆشنووسەکە چۆن توانیوێتی ئەو خاڵانەی کە پێویستن بە نووسینی پیتەکان لەناو تابلۆیەک و لێک هەڵکێشانی و دروستکردنی شێوازێکی جوان لەناو تابلۆکە وەکو پیت دەچەند ناویەک بەڵام ئەگەر بێت و لە بۆ بینەران بەگشتی ئەکید ئەگەڕەنجی تێدابی جوانتر دەبی بەڵام هونەرمەندی خۆشنووس زیاتر لە بۆ خۆشنووس نووسین دەکات نووسین دەنووسی هێڵ و کێشانی خەت یەکێکە لە بنەماکانی بەکارهێنانی و هەریەکە لە هێڵی شکاوە و هێڵی ڕاست و کەوانەی و بەشکردنی هەریەکە لەم هێڵانە بۆ قۆناغ و پارچەکانی بەردەستێنانی نووسینی وشەیەک دەبێت لە سەر بنەمایەکی ئەندازەیی خۆی ڕێک بخات و دابەشبوونەکان ڕاست و دروست ببن. هەموو جۆرە خەتەکان هەریەکە و مەسەلەن قاعدەیەکی خۆی هەیە بۆی بتوانین لەسەر هێڵەکە بینووسی قاعدەی خۆشیان جیاوازە بە شێوازی خەتەکە دەگۆڕدرێ زیاتر خەتی کورسی پێ دەڵێن کە لەسەر ئەو هێڵە دادەنیشی حرفەکان یەکێک لەسەر هێڵەکان دادەنیشن ئیتر بە ژێرەی جۆری خەتەکان دەگۆڕدرێ شوێنەکانیان هەر جۆرە خەتێک خەتێکی تایبەتی خۆی هەیە ئەو خەتەش لە هەموو خەتەکان هەیە خەتی کورسی پێ دەڵێن ئەو خەتە کورسیە ئەمە دێن ئەو پیتانە لەسەر خەتی کورسەکەی دادەنیشی وەکو ڕێسایەکی بنچینە و ڕێسایەکی خۆی هەیە ئەو حورپیتانە هەمووی لەسەر ئەو خەتەدا دەنووسێتەوە بەدەستەمە نییە کامپی دێتە خوارێ کامپی دەستە سەر قانونی خۆیە
ئەگە بێت و ئەوەی لەسەر خەت دەنووسێت لەسەر خەتی کورچەکەی دەنووسێتن لە بۆ نمونەمە بین نەخوارێ خەتەکە ناڕێک دەبیتن ئەگە بیبێنە سەرەوە دیسا هەر ناڕێک دەبیتن بۆیە بنچینەیەکەیە دەبێت و لەسەر ئەو بنچینەی بڕۆی خەتی کورچەکەی پێدەڵێت ئەو بەو شێوەیە خەتەکە جوان و ڕێک پێک دەبیتن لە ناو پیتەکانیشدا هێڵمان هەیە مەسەرەن بازنەیمان هەیە تەمەشای پیتی عین و ئەوانە دەکەی ئەوانە لە شێوەی بازنەیدا پێکاتیە تەمەشای ئەلف دەکەی لە شێوەی ستونی پێکاتیە ئیدی ئەوکانی دیکەشەوە بۆ شێوێ هەر هێڵک و پیتێکی خۆی هەیە ئەو لەسەر ئەو هێڵی دەڕواتن بە ئاەتیش هەیە نووسرایە چەند ئاەتێکی نایە شکلێکی لە بۆ دانایە سەرەتا دێ تەختیتێک دەکاتن شکلێک دەردەچێنیتن دوای ئەو پیتانە یان ئەو ئاەتەی دەیەوێتن بینووسیتن لە خلالی ئەو چارچەوەیدا پێشتر دەستنیشانی کردیە لەوەیدا تەواوی دەکاتن لە کۆتایەکەیدا تەمەشاتەکەی شکلی باڵندەیەکە شکلی مرۆڤێکە مەسەرەن نوێژ دەکاتن یان ڕسم باڵندەیەکە بەو شێوەیەدا بەڵام ئەوە لە قووەتی حرفەکەیدا دەکوژیتن ئەو نوعان جەمالێتی ناداتە حرفەکان لە لایمە وەکو خۆشنووس زیاتر ئێتیمان بە جوانی جەمالێتی ئەو قاعیدەی کە لە مێشکتدا هەیە ئەو قاعیدە و ڕێسایی هەیە لە ئەساسەوەکە لە بۆ دانرا ئەتوێ پەیڕەوی ئەوە بکەیت ئەگە بێت و کەمێک دەربچی جوانی جەمالێتی خۆی لە نەزەری خەتاتەکەیت نامینێتن هێڵ بەڕاهاتنی و هونەرمەندە بەڕاهاتنی و خۆشنووسەیەت ئەو خۆشنووسی کە هێڵکاری جوان ئەهێنێت ڕاهاتنی ڕۆژانەیەتی ڕۆژانی کە تەمرین نەکە ڕۆژانی کە هەوڵنا لەگەڵ هێڵکاری و لەگەڵ تاوانش هێڵ وەکو هێڵکاری باسێکی هێڵکاری لە ڕسما زیاتر بەدیەکرێتەوە من هێڵ سەیری ئەلفەکان کە لە ئەلفی سولسا لە ئەلفی نوسخا لە ئەلفی ڕێحانیەکانە خەتی سوسی ڕێحانیە سێکی ئەو ئەلفە سری ئەو ڕێکی تەوازنەکە لە زاویە چۆنە لارە بێتەوە لە زاویەکی تایبەتی خۆیە کە چۆن لارە بێتەوە و لاربوونەوەی هەستپیەکیکەوە ئەو خەتاتە لە تەمارینی ڕۆژانەیە تەمارینی دایمی خۆیان چۆن بەدەرەکەوێت لە هێڵا هێڵ یعنی بەردەوامی یعنی تەمرین لەلای من هێڵ زۆر زۆر گرنگە بەربەرەی پشتی هونەری خۆشنووسین چونکە ئەگەر تۆ ئەو هێڵە ئەگەر چی بیکێشی بەخەتی یاخود بە خەیاڵی خۆت دایبنێ ئەگەر لەو هێڵە دەرنەچی بەڕاستی جوانیەک و بڵێن ئەندازەیەکی زۆر زۆر جوان ئەبەخشێ بە هونەری خۆشنووسیەکە و جگە لەوەش ئەگەر هێڵەکە بوو بەڕاستی لەو کاتە بۆ هێزی یان جوانی یان داهێنانی ئەو خۆشنووسەت بۆ دەردەکەوێت کە چەند بەهێزە بەڵام ئەگەر لەسەر هێڵ نەبوو نووسینەکە چەند جوان بێتن بەڕاستی جوانەکە خۆی لەدەستدات و بڵێن چۆن بڵێن کەسێکی شپڕێ بێت هونەرەکەش شپڕێوە بێت ئەو جوانی و ئەو ڕەونەقە و ئەو داهێنانی خۆی لەدەستدات ئەگەر لەسەر هێڵەکە نەبێت ئەوەی لە هونەری خەتخۆشیدا بەرچاو دەکەوێت بەکارهێنانی ڕەش و سپیە لە نووسیندا و زیاتر زاڵە بەسەر ڕەنگەکانی ترە ئەمەش خۆی دەبینێتەوە لە چێژوەرگرتنی چاوی مرۆڤ بۆ ئەو ڕەنگانە و ئاشنابوونی چاو باوەی کە هیلاک نابێت لە بینینی چەند ڕەنگێکدا بەڵام بەرجەستەکردن و بینینی جۆرەها ڕەنگی ئاڵاواڵا چاوتوشی سەر لێ شێوان و هیلاکبوون دەکات و بینینی جوانکارەکان تووشی بزربوون دەبێت هەر لە ئەساسەوە کە چاوما کردەوە زیاتر بایەخ بە ڕەشپێکان درایە بەڵام ئێستا دەستکاری ئەو شتە دەکرێتن دەتوانانی دروست دەکەین تابلێک دروست دەکە بە چەند ڕۆژێک ئەو ڕێگانە هەمووی زۆرە تابلێکی دروست دەکە چەند ڕەنگێک دووبارە دەبیتەوە ئەوەی زیاتر لە ڕەشی سپیەکەی زیاتر ئەمە لە بۆ نمونە مسابقاتمان هەیە ئەو مسابقاتانە هەمووی ئاعتیماد لەسەر ڕەش و سپی دەکاتن لەبەروێ ئەمە ڕێسایەکمان هەیە لەسەر ئەو ڕێسایە دەڕواتن فەرنە ئەسڵەکە لەسەر ئەوەیەدایە تەقیمەکە لەسەر ئەوەی دەکرێتن ئەگەر باس لە هونەری خەتخۆشی بکەی شتێکی جیاوازە لەوەی کە باس لە هونەری خۆشنووسی لەگەڵ ڕەنگدا بکەی چکە هونەری خۆشنووسی بەتەنیا بۆ خۆی هونەرەکە یعنی تو تەنها بە حیبرێکی ڕەش دەینووسی جوانی خۆی دەدا بەڵام کاتێک کە تو لەگەڵ ڕەنجەکە تێکەڵەت کرد ئەوە جوانیەکی کە دەدا ئەبێتە دوو شت یانی لەوێ هونەری خۆشنووسی شتێکە بۆ خۆی هونەرێکە و شتێکی جوانە سەرنجڕاکێشە بەڵام کە ڕەنگت داپێی ئەو کاتە دەبێتە شتێکی
تر جیاوازتر لە خۆشنووسی یان دەتوانم بڵێم ئەگەر بەڕەنگەوە بێ ڕەنگە جوانیەک هەبێ چەند کەسێک پێی جوانە بەڵام بەبێ ڕەنگشت کە تەنها بەڕەش نووسیت ئەو کاتە کەسانی تر هەیە ئەویان پێ جوانە هەردوو ڕوویان جوانە هەر ڕەنگەشکەوە یەک ڕنگ بێ کە لەسەر سپی نووسیت بە خەتێکی جوانی خۆی هەیە ینی خەتەکەیە تەنانەت بە تەباشیرێک لەسەر سەبورەیە کە جاران دەمان نووسیگە خەتێکی جوان باە جوان بوو هونەرمەندی خۆشنووس دەتوانی ینی هەم ئەوانەی کە مامۆستایان باسییان کرد لە ڕووی نووسین کە ڕەش و سپی یان لەسەر کاغەزی بێجی و یان سپی بە قەمیش بنووسرێتن و بە حەبری ڕەش دەشکرێت لە ڕووی داهێنان وەکو کاری هوەری نوێ خواز دەتوانانی ڕنگ بەکاربیێنی زۆر ئاساییە کە باسی هوەری خۆشنووسی دەکەین باسی کلاسیک دەکەین کلاسیک ینی نووسینی کلاسیک کە ئەو نووسینەی کە بە قەمیش دەنووسرێ لەگەڵ حبر لەسەر کاغاز دەکرێت لەسەر کاغەزی ڕەنجی زیاتر وەکو ڕنگ وەکو کاغاز وەکو ڕەنجی وەکو حبر دەکرێت ڕەنجی جیاواز بەکاربیێنی بڵێ ئاساییە ئەو تابلۆیە تەمەنی درێژتر هەر ڕەنگێک بی لەوانەیە بە مروری زەمان ڕەنگەکان بڕوە کاڵبیتەوە بەڵام ڕەش هیچی لێ نایە هیچی بەسەر نایە هونەرمەندێکی خۆشنووس هەڵدەستی بە کاڵ دەینووسی کاڵ ینی حبرێکی کاڵ ئەوە ئاستی هونەرمەندەکە زیاتر بە دیاردەخیتن لەوەی کە بە تۆخی و بەڕەشی بینوسیتن کە نازانی ئەو قەمیشە چۆن ئەو پیتەی نووسیە لێرە ینی ئیمکانیەتی خەتاتەکە بە دیاردەخی زیاتر ڕەشوسپی بۆ ئەو شوێنانە بەکاردی ئەگەر خەتەکە بۆ ڕێکلام بێت یان ئەگەر تابلۆکە دوور بێت بۆی چاو تا دووری ڕەشوسپی زیاتر ئەبینێت تا دوورکەوێت زیاتر زۆرترین ینی چەندێک دوورکەوێت ناڵم تا ئەوسەر بەڵام زۆرترین مەدای چاو بۆ ڕەشوسپی ئەبینرێت بەڵام ڕەنگان ترش بەکاردێت وەکو قاوایی و کەکایی بەکاردێت مەسەن بۆ نمونە باگراندەکەی قاوایکی تۆخە نووسینەکەی باگراندی کاڵە ئەوە بۆ نزیکە بۆ تابلنجەکان بۆی مەدای بینینی نزیکتر بێت تو ئەتوانی زیاتر بیبین چێش لێوەرگە بەڵام بۆ دوور بۆ نمونە ئەگەر سێری یاریگای وەرزشەکان بکەین ئەو ڕێکلامانەی تایەتی سوورێکی زۆر تۆخ نووسینەکەی سپێکی کاڵە شینێکی زۆر تۆخیان ڕەشێکی زۆر بە سپیکال بۆی زۆرترین دوورترین لە دوورترینەوە بینەر بیبینێت بۆی کاری خۆ بکات لە ڕێکلامەکەیە بۆیە و هەروە چایش بۆچی ئاسوودا بێت لەبەرەوەی بۆ وازحی دیارەکە شێکە واسحی دیار بوو ئەتر بۆ خۆت چێژی لێبینی بەڵام بۆ تابلۆ نزیکەکان بینین بۆ ئاەت نووسین و بۆ نووسینی فەرموندەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بیبینێ لە پێشانگاکان زیاتر ڕەنجی شینی تۆخ نووسینەکە بە شینی کاڵ قاوەیە تۆخ نووسینەکەی بە کاکاویە بێت یان ئەو تا قاوەیەش تۆخ نووسینەکەی بە زەردێکی کاڵە بێت بۆ لەبەر ئەوەی مەداکەی نزیکە و زیاتر چێژ لێبین بەکارهێنانی پانتایی و قەبارەی نووسینی هەر بابەتێکی خەتخۆشی پەیوەستە بە بنەمای چۆنێتی ئەو شوێنە و جۆری بەکارهێنانی خەت و فراوانی چاو لە بینینیدا کە هەندێک جار توانای ڕووناکی و سێبەر تێکەڵکێشی جوانکاری ئەو نووسینانە دەبن لەسەر ئەو پانتاییانە پانتایی لای من شتێکی زۆر هین نییە ئەو مهمە نییە بەس قووەتی خۆشنووسەکە دەرەکات لێرە مەسەن تۆ خۆشنووسیە نووسی مەسەر ئەنووسی ئەڵڵا ئەو ئەڵایە تۆ ئەگەر چەندێک بچوو بیکێت چەندێک گەوەر بگە هەر عینی تەشکیلەیە عینی واقعی دەرخستنی ئەو زەبزەبەی دەستی ئەو خۆتی دەستی ئەو خەتاتەیە کە دەریەخە ئەوە نییە کە بڵێ من وڵا لێران بە بچووکی نووسی وەرچی لێ نەتوانێت دروستیکیتەوە بالعکس ئەمەی کە تۆ ئەساس دانا چکاڵی یەکەم ئەساسە بۆ دۆم یەکەم و دۆم پارەکە دانەوە سێم تۆ لە ئەساسەوە کە تۆ توانی قوتێکت دا بە و بچووکە زۆر لە گەورترینیش ئەتوانی بەدەستی بێنی کەواتە پانتایی هیچ ئەوە نییە بۆ خەتاتی باش بە جۆرەی پانتایی شوێنەکە دەبێت قەڵەمەکەتش گەورەتر بکەیتەوە چونکە ئێمە هەر بۆ نمونە حرفی ئەلف لە خەتی ڕقایە سێ خاڵە توێتر ئەو سێ خاڵە بەپێ ئەو قەڵەمە ئەی پێویت نەک بە پێی ئەو قەڵەمێکی بچوو بە پێش نووسینی ئەو شوێنە مەسەن بۆ نمونە ئەگە شوێنەکەی قەبارەکە گەورەت و قەڵەمەکەت گەورەتر بوو سێ خاڵ بە دوایەک دادەنێ لەگەڵ ئەلفەکەی ئەگەر تەواو بۆ سێ خاڵە ئەوە یەکەم پێوەرە بۆ تو تەواو بوویت لەسەر ئەو شێوازە ئەڕۆی چۆن لە ئەندازای بینیمانە زۆر جار ئەم سەر سوچەکە وەردەگرن ئەو سەر سوچە دوای هێڵێک ئەبەستن لەسەری دەڕۆن ئەویش بە هەمان شێ ئاوایە ئەم سەر وەردەگری ئەو سەر وەردەگری بە ئەو سێ خاڵە ئیتر لەسەرەوە بڕۆی شێوازێکی ئەندازەی زۆر جوان وێنەیەکی زۆر جوان ئەدات چۆن وێنەی شعریمانەیە وێنەی هونەری خۆشنووسیش هەیە بەڕاستی مۆسیقاش هەیە لە هونەری خۆشنووسیش مۆسیقایە بەڕاستی هونەر و شێوازی وێنەی و مۆسیقاکەی ئەلێوێ دەردەچێت ئەگەر تو پێوەرەکە تەواو بێت لەگەڵ شوێنەکەیە
هونەری خەتخۆشی دەتوانێت خۆی تێکەڵکێشی هونەری شێوەکاری بکات و لەگەڵ ڕەنگە و زمانی هێڵەکاندا پانتاییەکی جوانکاری بەدەست بهێنێت. بەڵام لە هەندێک بەردا بەشێک لە سیمەکانی تایبەتمەندی خۆی لەدەست دەدات یان دەبێتە بەشێکی دانەبراو لە هونەرەکانی تر کە خوێندنەوەی سیمەکان زۆر بە زەحمەت دەخوێندرێتەوە. کەسێکە کاری شێوەکاریەکە دەکات لەگەڵ ئەو کەسی کاری خەتەکە دەکات هەردووچیان لێ هاتوو بوون ئینجا تێکەڵ بکرێ. یعنی ناکرێت مەسەڵەن کابرای لە شێوەکاری زۆر باشە بە خەتێکی خراپ تێکەڵەکەی ئیشەکە ناشرین دەبێت. یان خۆشنووسێکی چاک شتێک دەنووسێ بە شێوەکارێکی کارێکی جوان نەبێ و کاتە دیسان ناشرین دەبێت. یعنی پێویستە لە هەردوو لە شارەزا بن. کاتی خۆی هەندێک کەس ویستیان ئەو هونەرە بکەن لە عێراق بەڵام ڕژێمی بەعس قەدەغەی کرد و ئێمە کەلتورە و نابێت دەستکاری بکرێت و کەلەپورە و نابێت دەستکاری بەڵام دواتر بە دانایی خۆی بە زیرێکی خۆی هونەرمەندی خۆشنووسی کوردی بەناوبانگ و داهێنەر شەهید حاجی خەلیزاوی توانی ئەو هونەری کرد و هونەری شێوەکاری بۆ هونەرە تێکەڵ کێش کرد و توانی جوانترین تابلۆکانی دروستکات و توانی لە ئەمریکا و لە پاریس و لە زۆربەی وڵاتانی جیهان پێشانگای کردەوە سەرکەوتنی باشی بەدەستی ناتوانانی لە ڕێ ئەو هونەرەوە هونەری خۆشنووسین بە جیهانیش بناسێنێت چونکە جاران قەتیسما بوو لە نێوان وڵاتە عەرەبی ئیسلامیەکان ئەم هونەرە بەنام ئەم توانی دەریکا بیکە بە هونەرێکی جیهانی ئەم پیاوە ئەم دەست پێشخەری کرد و ئەم فەزلەی بۆ ئەگەڕێتەوە بەڕاستی و توانی زۆربەی زۆری ئەوانەی بڵێن دیبلۆماتکارەکانی وڵاتانی عەرەبی لە دەرەوە توانیان هەموو ئەو تابلانیان لێی کڕی و ئەو تابلانشان لێی کڕی کە نای بنەماڵەکانیان بە سلسلە بنووسێت و تێکەڵکێشی هونەری شێوەکاری بکات بەو شێوەیە و حاجی خەلیزاوی ئەمانەی زۆر کرد بە هەزاران بڵێن تابلۆی لەم شێوازە بڵاو کردو لە سەر تا سەری جیهان. زۆر جار هونەرمەندان نەسێک اختیار دەکەن بە شێوازێکی لە شێوازەکان دەینووسن کە تعبیر لە شتێک دەکا وەکو گوڵ وەکو شێوەی باڵێن ئاژەڵێک وەکو کۆترێک وەکو بولبولێک یاخود وەکو چیایەک یاخود وەکو سروشت توانیتیان دەتوانی وەکو سیرامیک وەکو قوڕ بەکاری بینی وەکو پیت دەتوانی وەکو شێوەکاری وەکو ڕنگ بەکاری بینی بەو کەرستانەی کە تابلۆی هونەری شێوەکاری کاری پێ دەکرێت بە ئەلوان مایی بە ئەلوان زەیتی بەشێکە لە هونەری شێوەکاری کە کۆمەڵێک هونەر بەخۆیەوە دەگریتن لەوانە سیرامیک لەوانە نەحەت لەوانە گرافیک مۆزاییک خەتیش بەشێکە لە شێوەکاری بۆ دەڵێن هونەرمەندی خۆشنووسی شێوەکار یان هونەرمەندی خۆشنووس دەکەویتە قالبی شێوەکاری بێگومان ئەو شاعرانێکە شاعیرە کۆنەکانی هەمان بووە ئەو شعرانوان بیڕازێننەوە لە قالبێکی جوان و ڕازاوەدا تێکەڵکێشێکی جوان بکەین شتێکی ئەو تێکستەی لە ناو تابلویەکدا بیڕازێننەوە ئەو کاتە خەڵک زیاتر تامەزۆر بینی ئەو شتانە دەبیتن زیاتر بەلای هونەری خۆشنووسەکەشەوە دادێتن هەم لە لای ئەدەبیەکەیەوەڕە زیاتر خەڵک تامەزۆری شتەکانی دەبیتن هەم لە لای خۆشنووسەکەشەوە. جۆرەکانی نووسینی خەت هەریەکەی جوانی خۆی هەیە و زیاتر لەگەڵ پێویستیەکانی ژیاندا دەگونجێت تایبەتمەندی هەریەکەیان لە بار و زروفێکی دیاریکرا و سەری هەڵداوە کە پێویستی سەردەمەکەی پڕ کردوێتەوە. جۆرەکان زۆرن سولس هەیە سولسی جەلی هەیە نووسخ هەیە دیوانی هەیە ڕوقعا کوفی لە فارسی چەند زۆرێکی هەیە سولس دوو جۆرە سولسی عادی و سولسی جەلی ڕوقع هەیە دیوانی هەیە دیوانیش دوو جۆری هەیە دیوانی عادی هەیە دیوانی جەلیشی هەیە کوفیش هەیە زۆرن هەموو جۆرە خەتەکان جوانیشی خۆیان هەیە بەڵام هەیە زیاتر جوانترە هەیە کەمتر یعنی هەیە سەرنج ڕاشێشترە هەیە کەمتر مەسەلەن سەری خەتی سولس بکەی جوانترینە لە خەتەکان بەڵام فەرعێکی سولسی جەلی پێ دەڵێن ئەو لە سولسی عادی جوانترە لەبەرەوەی پڕتر و تێکەڵاوترە ینی هەر ئاوا کە سەیری دەکەی شتێکی جوانە ینی ڕاددەچێشێ بۆی سێری بکە سەرنج ڕاکێشێ هەموو خەتەکان جوانکاریە بەڵام لە هەمووی گرنگتر لە هەمووی کە باشتر کە بتوانێت جوانکاری بدەن بتوانانی شێوازی بە شێوازی گۆزەیان گەڵایان ئەمشتان دروستکەی بینوسی ئەوە شێوازی ثولثە
یان باڵێن سێگۆشەیە کە سەری حرفەکان سێگۆشە بە پێڵەن تولت بە عەرەبی واتە سێگۆشە سیانەیە ئەو سیانەیە جوانترین شێواز کە بتوێت لێ دروستکەی بتوێت ئەو شێوەی لە خەیاڵتە بێنێتی دێ بتوێت شێوەی بڵێن گۆزەیەک گەڵایەک هەر مانگ یان ئەستێرە بۆ شێوازانە یان شێوە زۆر جابینیمان نازم ئەگەر ئێوەش بینی بتەن بە شێوازی مرۆڤ دروستکە کاتێک سوژدا بە کاتێک لە سوژدایە کاتێک یان دەست بەرز دەکاتەوە خەریکی نزاکردنە ئەوە هەموو ئەو شێوازانە بەو خەتە دەرچێت بەڵام ئەوانەی تریشتیا هەیە بەڵام وەکو ئەوە ئەو جوانێ نادات زیاتر باسی تابلۆی خۆشنووسی بکەین یعنی تاریکی و ڕووناچی تاریچەکە پیتەکان ڕووناچەکە باگراوەندەکەیتی زەمینەکەیتی بۆ نمونە باسی خەتی ثولث دەکەین جەلی ثولث بە پیتی گەورە دەنووسرێ پیتەکان دەچنە ناو یەک هونەرمەندی خۆشنووس هەڵدەستی نەسێک اختیار دەکا دێرێک اختیار دەکا هەڵدەستی بیر دەکاتەوە چۆن بتوانانی ئەو پیتانە یاخود ئەو وشانە بخاتە ناو یەک بە شێوازێکی وا کە شکلێکی جوان ببەخشی زۆرجار لە بۆ خوێندنەوە زەحمەتە بەڵام ئیبداع لەوەیە کە تو بتانی بە ئاسانترین شێوە بخوێندرێتەوە بە جوانترین شێوەش بینوسی تێکی هەڵکێشی ئەکید ئەو کات سەرنجی بینەر زیاتر ڕەلەکی لە بۆ خۆی هەرچەندە کورد تایبەتمەندی خۆی نییە دەربارەی خەت بەڵام خەتخۆشانی کورد لە هەموو نەتەوەیەکی تر سیما و جێپەنجەی خۆیان بەسەر هونەری خەتخۆشیدا سەپاندووە و لە هەموو پێشبڕکێ جیهانیەکان خەڵاتیان بەدەستێناوە تا ئێستا هیچ خەتێک نییە بە ناوی خەتی کوردی بەڵام خەت هەیە دەتوانی وەکو کوردی بەکاری بێنی نزیکە لە کوردیەوەانی شەر نییە هەم وڵاتێکیش مەسەلەن خەتی خۆی هەبێ بە زمانی خۆی یعنی تەمەشا دەکەی زۆربەی وڵاتەکان حتا ئێستا تورکەکان خەتی عەرەبی دەنووسن لەوحات دەنووسن بە عەرەبی کێشە لەوەدا نییە کێشە لەوەیە کە هونەرەکە ئەو کەسێک کە ئیشی خەت دەکا ئیشەکەی جوان بی خەتی ڕوقعا لەگەڵ کوردی دەگونجێ خەتی فارسی کە تعلیقی پێ دەڵێن لەگەڵ کوردی دەگونجێ خەتی دیوانی بە جۆرێک دەگونجێ ئەو جۆرە خەتانە دەگونجێن باشترن لە جۆرەکانی تر کورد مێژوەیەکی پرسنگداری هەیە لە هونەری خۆشنووسین و ڕۆڵێکی گەورەی هەیە و لە زمانی خەلیفەی عەباسیەکان کە نووسەری عێراقی کە نووسەرێکی شۆڤێنیە بەڵام لەگەڵەوەشە لە کتێبی جەمەرەت الخەتاتین عێراقیین یان جەمەرەت الخەتاتین بەغدادین دوو کتێبە توانین لەوێ دان بە هەموو ئەو خۆشنووسە کوردانی کە ڕۆڵیان بینێ بۆ نمونە شاهدەی دێنۆری کە ئافرەتێکی کورد بووە لە زمانی خەلیفەی عەباسی هارونە ڕەشید 500 عالمی ئیسلامی عەرەبی لەژێر دەستی ئەم ئافرەتە فێری هونەری خۆشنووسی بوونە چونکە کاتی خۆی عالمی ئیسلامیەکان عەرەبیەکان ئاینەکان یەکێک لە هونەرە ینی بڵێن زانستە بنەڕەتەکان ئەو بوو زانستی هونەری خۆشنووسیم بووە وای بزانێت لەسەر دەستی ئەو فێرن ئەمە یەک دووەم کە هەر کاتێک کە ئینسان کەسێک کە سەردانی ئەستەمبولەکە بچێتە مۆزەخانەی تۆپقاپی یەکەم بابەت کە دانراوە قورعانێکی گەورەیە کە ئەمە شانازێکی گەورەیە بۆ ئێمەی کورد بە دەسوخەتی خۆشنووسی کورد ئەحمەد قەرە حەساری نووسراوە ئەو قورعانە بە خەتی ثولث ڕەنگە بۆ کاتە بۆ ئێستا ڕەنگە ئێستا بنەختێک زۆر بەهێز نیە بەڵام بۆ کاتە زۆر بەهێز بووە و پێشکەشی سوڵتان سەلیم قانونی کورد و ئەویش کە ئێستا لە مەتحەف ماوە یەکەم بابەتە کاچیت ئەیبینی کە بابەتێکی کوردە ناندراوە دوایەوە کە بەڵام پیری خۆشنووسان کە محەممەد ئامەدیە کە خەڵکی دیار بەکرد ئەویش ئێتا ئێستاش هیچ خۆشنووسێک ناتوانێت بەو شێوازێک کە ئەو نووسێتی بۆ داینەنە وەکو ئەو بینوسێتەوە و بۆتە قوتابخانەیە تا هەتایە کە ئێمە کورد و هەموو شارستانێت شانەزی پێواکەن و ئێستاش خۆشنووسانی کورد لەم پێشبڕکێی کە ساڵانە ئەکرێت لە جیهانە خۆشنووسانی کورد بەشی پشتی شێران بەرەکەوێ لە یەکەم و دووەم و سێم هەمیشە ڕۆڵان نەبووە و دوهەمین پێش بڕچێش کە لە ئەمیری قەتەر میری قەتەر کە کردی بۆ ئەوەی جوانترین خۆشنووس هەڵبژێن لە جیهانە قورعانی بۆ بنووسە قورعانی پیرۆز و ئەو بوو خۆشبەختانە خۆشنووسی شاری ئەولێر سەباح مەغدید کە ناسرا بە سەباح ئەربیلی بەری کەوت و بە $1,000,000 ئەو خەڵاتەی بۆ دەرچ قورعانێکی بە ماوەی ساڵێک بۆی نووسیەوە کە لەمڕۆ بەدواوە هەموو جیهانی عەرەبی ئیسلامی ئەگەر چاپ بکرێتەوە لەسەر ئەو قورعانە خوێنن و ئەو ئەمیری قەتەر کە بە شانازیەوە وەیەکێک لە هەرە پیرۆزترین بەهاکانی خۆی هەڵی کردەوە شانازی پێوەکات ئەو قورعانەی
ئەوەی جێگەی باسا کە پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا خۆی لە چوارچێوەی ئەو تەکنیکانەی کە لە هونەری جواننووسیدا بەکارهێناوە دوور و نزیک گۆڕانکاری و کاریگەری خۆی لە خەتخۆشیداوە و دەست و بازوو ئەو جوانکاریانەی نەما کە جاران خەتخۆش توانە و هزری خۆی بەکاردەهێنا لە پێگاندنی پیتەکاندا یان لە دروستبوونی ئەوەی کە باو بوو لە بەکارهێنانی قەڵەمی قامیش و مەرەکەب و پێوانەی هێڵەکانی نووسیندا کە زیاتر تەکنۆلۆژیا بارە بازرگانێکی خۆی چەسپاندووە لە ڕووی مادیەوە نەوەکو لە ڕووی هونەریەوە. تەکنۆلۆژیا چەندێک پێش بکەوێت ناتوانێت کاریگەری لەسەر هونەری خۆشنووسی بکاتن کە ئەوەی کە بەدەستەکرێت چکە جوانی و ڕەونەق و داهێنان لە دەسەکە لە کاری دەسەکە لە هونەری خۆشنووسینە بەڕاستی تەکنۆلۆژیا هونەری خۆشنووسینی ناشرین کردووە جوانی نەکردووە چونکە ئەوەی بەدەست ئەکرێت ئەو داهێنانە بە تەکنۆلۆژیا ناکرێت جوانی هونەری خۆشنووسینیش لە دەسەکەیە وە گوتم توانی شێوازی شێوەکاری لەگەڵ هونەری خۆشنووسین حاجە خەلیجاوی تێکڕاوی کات بەڵام ئەو توانی ئەو قالبانە ئەو هەر لە سەناتەکە دەستکارە سەناتەکە نەکرد هەرمایەوە وەک خۆی بەڵام توانی بە شێوازێک بۆ نمونە دەیان ئەلفی بەتەگێکە دروست کرد وەکو شێوازی شاخێک دەیان پیتی حەیە لەگەڵێکا تێکەڵاو کرد وەکو شێوازی با بڵێن باخچەیەک ئەمجا توانی نووسینەکە لە ناو بکات بۆیە هونەری تەکنۆلۆژیا کاریگەری نەرێنی هەیە وەک ئەرێنی لەسەر هونەری خۆشنووسی ئەرێنی ئەوەی ئەتوانی تۆ کە تابلۆیەک دروست کردووە بۆ خۆت ئەیپارێزی وێنەی ئەگریت و ئەیپارێزی دەتوانی گەورەی بکەیتەوە و بینێری بۆ شوێنان لە گۆڤارەکاندا بڵاوی بکەیتەوە بەڵام نەرێنەکەی ئەوەیە توانینە کە ناتوانێت ئەوەی بەدەست نەکرێت ئەو بیکات هەرگیز ناتوانێت بەو شێوازێک کە تۆ بەدەست بتوانانی جوانکاری تیا بکەی ئەو جوانکاری کاکرێت بەدەست ئەو ناتوانێت تەکنۆلۆژیەکە ناتوانێت ئەو خەتانی خۆ دەتوانانی بینی داخلی کۆمپیوتەر بکەی پاچی دەکەیەوە بە بەرنمەیەک ڕێکی دێخی ئاسانکاری لە بۆ دەکا بەڵام نەک ئەتو ئەتما لەسەر کۆمپیوتەرەکەی بکەیت سوودی لێ بگرێت لە بۆ پێشخستنی خۆت لە بۆ پێشخستنی بواری کارەکەی خۆت بەڵام نەبیتە مەزدەڕێکی سەرەکی کە ئەتو بتانی هەموو شتەکان ئەتماد لەسەری بکەیت ئەتماد لەسەر خۆت نەبینێ دەبێت شتەکان هەمووی لە خزمەتی تو دابێتن نەک ئەتو لە خزمەتی وی دابی ئەو شتانێک کە دەمینێتەوە دوکان و بازار و شتوالە لە بۆ ئەوانە باشە قەتعەک دەنووسی پێشتر دادەنیشی بە 3 ساعت 4 ساعت هەتا تابلۆیەکە دروست دەکرد لە بۆ دوکانێک ئێستا ڕەنگە بە ساعتێکی دیزاینەکە و تەبعکردن و هەموو شتەکان تەواو دەبیتن لەبارەی تیجاریەکەیەوە ڕاستە ئیسفادی لێ دەکرێت کاریگەری هەیە ڕەنگە لە بازار بەڵام وەکو خۆشنووس لەلایەنە فەنیەکەیەوە زەحمەتە ئەو تەکنۆلۆژیای ئێستا هەیە بۆ کاری زیاتر بازرگانی بەکاردەهێنرێ کاریگەرێکی زۆری هەیە و سوودێکی زۆریشی لێوەرگیراوە بەڵام وەکو مەسەڵەن کاری هونەری کە خۆم دەیکەم لەسەر کاغەزێ لەوحەیەک ساز دەکەم پێویستم بە کۆمپیوتەر و شت نییە بەتایبەتی ئەو خەتێ من دەینووسم خەتی نەسخ کۆمپیوتەری پێویست نییە ڕەنگە لە کۆمپیوتەر سەیر خەت بکەم و گەورەی بکەم بسوچ بکەم بەڵام کاتێکە تەنفیزی دەکەم دەینووسم هیچ پێویستێکم بە کۆمپیوتەر نییە هیچ ئالەتێک کە دەستکردی مرۆڤە و پێی دەگوترێت تەکنەلۆژیا ناتوانێت بەقەدەر قەمیشێک کە خۆشنووسێک بەدەست دەیگری بتوانانی پیتێک بنووسیتن بەڵام ئەلێرە ئایا تەکنەلۆژیا زەلەری لێدایە یاخود قازانجی هەبووە ئەمە دەڵێن قازانجی هەبووە تا ڕادەیەک بەڵام زەلەری زیاتر بووە هیچ تابلۆیەکی بە تەکنۆلۆژیا کاری پێکرابی ناکەویتە قەڵبی هونەری ئەو تابلۆیە بازرگانیە زیاتر بەڵام ئێستاش تابلۆ هەیە کە تەمەنی 300 ساڵە لە بۆ نمونە ئێستاش کە هەر هونەرمەندێکی خۆشنووس تەماشای دەکات بە خولیاوە تەماشای دەکات بە عیشقەوە تەماشای دەکات چەند کۆم بیتن هێندە بە نرختر دەبیتن هەروایە هونەری خۆشنووسی تایبەتمەندی لەوەیە کە تابلۆکان چەند کۆن دەبن هێندە بە نرخ دەبن هێندە خەڵک خولیای دەبی زیاتر نرخ لە ڕووی مادە کە لە قیمەتێکی مادی زیاتری لە بۆ دادەندرێ لە دنیا لە ڕووی کەرستەش کە کۆن دەبێتن ئەکی دەبێتە شتێکی دەگمەن